درباره آلوزین لهرمین پراو و نوارستا سوریه دا میوانداریا بریز حسان احمد چالاک دواره مافی مروان دا جه باجار ترتوس لگلمه دماتا خوش به از جوه پرسه دست بکم روشا داوی آل پراوی چیه هجمارا کسین کو جانا خوش دستانه و بریندار بونه لگوری زانیارین و چونه؟ في البداية مساء الخير سيدي دەست پێکێ باش بۆم بۆ کەناڵاوە و بینەرێنوە دەست پێکێ ئیرۆ عالەوی بەرسەوە بانگەوازیە سەماحەتا شێخ غەزال غەزال دان دەست پێکێدا پرانیاوانە نەلگەل نێڕین و کەسایەتیە سەماحەتا شێخ غەزال بوون لێ بەرسەداناوەش بێ بانگاوازیێدا ئەنجامە وێ ستەم زۆرە کۆلواتێکردن وەکە عەلەوی ئەو بنپێکردنێ لە دژێن عەلەویە تێنەکردن ژە 8 دێسەمبەرە 2024 حتا نەها ڕەوش باژارێن پراوێ ئیرۆ نەباش بوو هەروەکە بەرژی 25 نۆڤەمبەرە بۆریژی نەباش بوو دەماکۆ وێ وەختێژی سەماحەتا شێخ غەزال بانگەوازیش بۆ گرەڤان کردبوو لێ ئیرۆ ڕەوش تونتر بوو خویناویتر بوو حتا نەها هەژمەرە شەهیدان یاکۆ هاتیە پشتڕاستکردن دۆنە لە باژارێ لازقیە حتا نەها منکاریە هەموو نوچەیەن کۆتێنە گۆتن جوان پشتڕاست ببن نوچە گەلێکی بلەستێن هەلوەست گەلێکی بلەزن لە هەموو باژارێن پاراوێ پێویستیامە بۆ وەختێکی زێدەتر هەیە کۆ ئەم کار بن هەژمەرە هور دەربارەی ئەو کەسێ بوونە قوربانی و بریندار بوونە ئەم بزانن لێ گەلێک زیانێن مادی هەبوون گەلێکی ئێریش ژەعالیێ جەماوەرێ دەست هەلاتێڤە دژی خۆپێشاندەرێن سڤیل هەبوون هەموو تشتا کۆل سەر مەدیایە جواکی تێگوتن کۆ خۆپێشاندەران ئێریشی هێزێن ئەو لە هەیە گشتیکردن ئەو هەموو دیعاێن نەڕاستن ڤیدیۆێن سەر سۆشیال میدیا بخوا پشتڕاستکن کۆ ئەف گۆتنێن تێنە گۆتن و توازن بەلا بکەن نەڕاستن ڕێژیما بەرێ گول لە بەردانە خۆپێشاندانان گەل و ئەڤ ڕاستە؟ بالڕاستی ئەv گۆتنال سەر فلولان تێ گۆتن سەرێمە پێ برنە دێسەمبەرێ و حتا vêkê birastî bû çê dilxelandinê ev gotinatkin vîdyoyê belav bûne weke ku mijwara got weke nimûne li bajarê zelal ew diyar e ew çekdarê ku hene dibe ku bînerên biyanî cuda neke navbera van çekdara wan de lê jkêliyayekê lê eker ku tu baş bihînê xwe bidê wan tu dikarî nasnameya van çekdara nas bike dema ku tu dibînî li tanişt çekdarên ewlehiya giştî dimeşiyan wan çekdarên ser hikûmetê ve gulle barandin yek gulle jî ji aliyê xwe pêşanderên elewî ve nehatiye avêtin. Behsa mafê çarnivîsê kir. Mebesta wa cudabûne yan xweseriye. ده هەموو داخوایانیان سەماحەتا شێخ دا قەت داخوازە سەرخۆبوونێ نەکردە و داخوازە جودابوونێ ji سووریێ نەکردە داخواز و بانگەوازیێ وین هەرتم ji بۆ فێدەرالیزمێ بوو و دەرخستنە چەکدارên حکوومەتê yên ئەمنی و yên سەرباسیش ناوچەیên پەراڤا سووریێ ئەف چەکدارên ku کۆمکوژî li dijî birayên me yên elewî ئەنجامدان ئەv چەکدارên ku ڕۆژانە binpêkirinan li dijî elewîyan dikin سەماحەتا شێخ قەت هیچ داخوایانیەکێدا بانگەوازیش بۆ جوداکاریە ji سووریا نەکردە لێ هەرتم بانگەوازیش بۆ یەکێت کرد ku فۆرما دەستهەلاتێ li سووریا بێگو هەرتن و ناوەندیە دوور بکەوە سیستەمانە ناوەندیە گەلۆ دناوبەرەوە و رێبەبەریا خۆسەردا تێکیلی چێبوونە؟ li gor
الضمير اللي واجهته أنا بالنسبة لي وجداني من از بيجم از بخو کسکی سر بخوام از نکارم ادعاءات پیوندیه که بکم لی از وها تخمین دکم و دبا کو اف پیوندی هبه از گرو کارم شتراست بکم کو اف پیوندی های لنان کارم تخمین بکم کو های درکتن دخوا پیشاندان دا داخوازا علویان پشتیوان بویران چنه کسین علويين براوي الهرم براوي وناوراسا سوريا دجين مطلب العلويين الأول داخوازا علويان آيكم وسركة أو دفان روجادا كو ريجوارا بيداين كل جياني بمينن وهذا هو الأمر وأف تشتكي جهم خابنية كو روش بقه کو ولاتین سوری بگهنه ویجهی کو تنه هفیاوا به کل جیانه بنها عمل در روی رژیم دنه کو رناده ما فکی ناده دا کو تلسر جیانه د جیانه دا بمینه یانجی تو بجداری به چه جیانه سیاسی بیانجی حتی کار لسوریه دبا کو تو ببینه علوی ایرو داخوازا شوه نوی دستلاتت که لأكرت داك هذا كلانه وتجد علويان ببرسي وتبيجي تشد خازي وبيجي متخازن بأولهي بجين إيرو علوي ندرو شكا أولادنا أولهيوان ناقارانتي كري حتى دناف ماليوان دجيش برواجي أفضل خزاوايا كما بريس حسان أحمد شالاك دوار مافين مروفان دا جباجار طرب ترتوسي لقل مبود أسخش